ژوان لێرە لە شاری سلێمانی کەمپینێک لەلایەن هاوڵی شاجوانە ڕاگەندراوە. کەمپینەکە کەمپینێکی خێرخوازیە لێرە بە ئامادەبوونی ژمارەیە هونەرمەند هەروەها پارێزگای سلێمانی لە ئامادە بووە. من مەبەستمە خاتوو میریان وەربگرم کە هاوڵی شاجوانە بزانم پرۆژەکەی چییە. سلااوت لێبێ خاتون، پرۆژەکەی ئێوە بە شێوەیەکی گشتی ناوی چییە و چۆن بیرت کردەوە کە ئەم پرۆژەیە ئەمڕۆ ڕابگەێنی؟ زۆر سپاسانەکەم سەرەتا بە خێراتتان دەکەم. پرۆژەکەی من لەژێ دروشمی ژیان دەگۆڕین بەرەو گەیشتن بە ئامانج. پرۆژێکی خێرخوازیە کە هێشتا دیاری نەکراوە یارمەتیکەی پێ ئەدرێت چکەن لە دوای کۆبوونەوەی ئەو بەڕێپارەی کە دەستمان ئەەکەی بڕیار دەدەین. سەرەتا من ئیزنم لە پارێزگاری سلێمانی وەرگرتووە، زۆر سپاسی ئەەکەم بە یارمەتی و ئەمڕۆ ئێمە لێرەین. ئەمڕۆ دانانی سنووقی یەکەممانە لە یەکەم لۆکیشنمان کە چەند لۆکیشنێکی ئەبێ ئەمانە بۆ خەڵکانی مەدەنین. من وەکو کەسە ناسراوەکان و کەسە سەرمایه‌دارەکان خۆم سەردانیان ئەەکەم، بەڵام کەسانێکی زۆر هەبوون پەیوەندیان بە منەوە کردووە کە حەزەکەن بەشدار بن لەبەر ئەوە من 4 لۆکیشن دانەوە و سنووقەکانی لێداین. ئەمڕۆ دەستپێکی یەکەم سنووقی ببووە، حەزمان کرد بە لێدوانی جەنابی پارێزگار و چەند کەسێکی ناودار لێرە کۆکەینەوە. باشە، پرۆژەکە ناوی چییە؟ لەژێ دروشمی ژیان دەگۆڕین بۆ گەیشتن بە ئامانج. پرۆژێکی خێرخوازیە سەرەتاوتم. زۆر سپاس دەکەم. عەزیزم بەخێر بێت. بەڵێ ژوانانی ئەوە هاوڵی شاجوان بوو کە باسی کردەوە کە پرۆژەکە پرۆژێکی خێرخوازیە کاتێک کە ئەو بڕاپاری کە لەلاەن ئەو سەرمایه‌داران و هەروەها خێرخوازان دەستیان دەکەوێت لە پرۆژەکە، دواتر بڕیار دەدەن بەکێ بدرێت و لە بدرێت بە چ لایەنێک و لە چ بوارێکدا بتوانن ئەو پارەی کە دەستیان دەکەوێت لێرە ئەم پرۆژیان ڕاگەیاندووە. دیارێکێک لە کارەکانی شاجوان ئەوەیە کە یا پرۆژە ڕابگەێنێت و پرۆژەی هەبێت. ئەمە دوای ئەوەی کە شاجوانی کوردستان هەڵبژێردا یەکەم هەنگاویانەوە بوو یەکێک لە هاوڵەکانی ئەم پرۆژەی ڕاگەیاندووە. ئێستا تەمام ئەفکاری ئەوان بەختیار شوێکە ڕۆستە خوژە سلێمانی دیارمە دەبووی زۆر سپاس بووە.